سەرنجامەکانیش بکەین کە دێتە سەر ئەو بڕیاری کە دەیدەین. سپاس جنابی مامۆستا، سپاس بۆ ئامادەبوونیەوەش لەما بەسێنین کۆبوویە ئەوە داوە بوو ڕاندۆم ئەڵتەیەکی گفتوگۆکانمان دیارە باسی کارەکردنی پەرلەمان کرا، باسی چارەسەری کێشەی سیاسی نێوان لایەنەکان کرا، باسی چارەسەری تەنگ و چاڵەمەی موچە و پاشکەوتی موچە کرا، هەموو ئەمانە دوێنێش باس کراوە. لەم کۆبوونەوانەش بەم ڕۆژەوە هەموو بە پەرۆشەوە باسی ئەم مەوزوعانە کراوە و حەقیشن، هەموو قسانە حەقن. تەنها ئەوەی پاڵی بە ئێمە یەکێتی و پارتیەوە ناکە ئەو کۆبوونەوە بکەین دوێنێ هەلومەرجە بابەتەکەیە. مەوێ ئێوە لەو چوارچێوەیەوە قسەکانی خۆتان بنووسنەوە. ئەویشەوەیە هەلومەرجێکی بابەتی هاتووتە پێشەوە وا شەڕی داعش بەرەو کۆتایی ئەڕوا، مووسڵ ڕزگارەکرێت، کێشەی سووریا یەکلا ئەکرێتەوە. 5 کۆبوونەوەی جنێب کراوە، 2 کۆبوونەوە لە ئەستانە کراوە. دەوڵەتە ئەقلیمیەکان، دەوڵەتە گەورەکان بە دوای چارەسەر ئەگەڕێن. چارەسەر یعنی بەمانەوەی ئەم حکوومەتانە، یعنی هەمان ئەو حکوومەتانەی کە لە 100 ساڵی سایکس پیکۆ مافی چارەنووسی کوردیان نەداوە. و سەرنجام ئەگەر اتفاقەکانی جنێڤ یان ئەستانە سەر بگرێت و نەیەڵن کوردی ڕۆژاوا تەنانەت کۆنگرەی ڕۆژنامەنووسی نایهێڵن ببەستن، ئەڵێ وەرندانشن بەس گوێگر بن، وەکو کورد تەلەبێکی تەمەڵ بێ، بەس گوێگر بێ، بەس گوێگر بێ نابێ کۆنگرەی ڕۆژنامەنووسیش ببەستیت. تۆ ئەگەر ئەم قسەیە بخوێنیتەوە، ئەم بڕیارە بخوێنیتەوە، بێگومان ئەمە لە ژێر زەختی دەوڵەتە ئەقلیمیەکانە وای لێیە کە کورد نابێ قسە بکە، نەک نابێ مافی چارە نووسەرکرا، هەر لە کۆنگرەکە بۆت نییە قسە بکەیت، نە لە ناو کۆنگرەکە بۆی هەبوو قسە بکە، نەبێتە دەروی کۆنگرەکەش بۆی هەیە قسە بکە. ئەوە دۆخی باکوور ئەیبینن، دۆخی ئێرەش ئەیبینن کە لە کەرکووک ئاڵایەک هەڵکراوە، بینیمان لە زەرفی 24 ساعەتە ئەوانەی کە لە ناخە نادیموکراتن چۆن بە ئاسانی یەک ئەگرن و بە ئاسانی لەسەر پێشنیارێکی بەرەی تورکمانی 70 تەوقیع کۆکەنەوە و 168 کەس موافقەتەکە لەسەرەوەی ئاڵای کوردستان لە کەرکووک دابگیرێت کە لە کاکدێک کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان مادەی دەستوری هەیە، مادەی 140 مادەی 140 ئەڵێ ئەم ناوچانە کێشەیان لەسەرە کە کێشەی لەسەر بوو، یعنی دوو تەرەف بەرامبەر بە یەکین، قانوناً وایە منطقة متنازعة عليها، يعني دو طرفين برامبر بيك، طرفكي برامبر من چند بوي هي تصرف بك لأعلاكي لقانونكي هر بپين همان بند كما دي 140 وقابلي هموار كردنيش نيا كردش بوي هي ما فكاني خوي بدي بيني إدارة بك الله بك أو بك كرتيكي بحلو مرجبابتيكا زور گرنگ بوكو بنكي دوينه وبو أمكو ونوانا و نامانوێت لەوە زیاتر کات لەدەستین. کاتمان لەدەستدا مادەی 140 10 ساڵە دەسی بەدەستیمان پێکرێ، کاتمان لەدەستدا مەفاوەزاتێکی پاکێجی باشمان لەسەر نەوت تا جەوت لە هەموو ئەو پێویستیانە یا داخوازیەکانی کورد لە مەفاوەزاتەکانمان لە بەغا نەمانتوانی تا ئێستا کاتەکە بقۆزینەوە. شەڕی داعشی بەسەرهات، پێش شەڕی داعش، هەموو ئەمانە کاتمان لە دەستخۆشت. ئێستاش هەلومەرجە بابەتەکە لە مانتەقەکە لە دەوروبەرمان لە عێراق کاتمان لەدەست بە داعش تێکشکا، مووسڵ ڕزگار کرا، بێگومان بەم تەجروبەی 14 ساڵەی دوای ڕۆخانی سەدام بێ گفتوگۆی ئێمە لەگەڵ هەموو پێکهاتەکانی عێراق، هێزە سیاسیەکانی عێراق ئاسان نییە، بە تایبەتی ئێستا لە عێراق هەندێک جارە ئەبیسین ئەڵێ ئەبێت دەستور هەموار بکرێتەوە بە مادەی 140ەوە. ئەشی بیسین ئەیانەوێ سیاسەتی تەوافقی یا سازانی سیاسی لە عێراق نەمێنە بە ناوی ئەکسەریەت و ئەقەلیەت عێراق ببرێ بەڕێوە. ئەکسەریەت و عەقەلیەت معلومە بەرەو چۆە بە ئەم عێراقا، وەلا ئەمە بە پێچەوانەی ئەو بناغانەیە کە ئێمە عێراقی نوێمان لەسەر بنیاد کرد و ئامادە بووین بچین بۆ بەغا عێراقێکی نوێ بنیاد بدەین. بۆیە ڕفراندۆم ماوەیە کە قسەی لەسەر دەکرێت،
و ئەمە دوێنێ لە ڕاگەیەنراوی هاوبەشی پارتی و یەکێتی ڕامەنگەیان کە ئیتر جەختی لەسەرەکەینەوە و مافی خۆمانە ئەم کۆبنەوانەکەین ئەمە سەرەتای ئەم کۆبنەوانە ئەمە دوا بڕیارمان نەداوەکو یەکێتی و پارتی کۆبنەوەکەین لەگەڵ ئەم حزبە تێکۆشەرانە و دواییش ئەمە ئیتر پەلوپۆ ئەهاوێ زۆر بە باشی لیژنەکانی خورد ئەکرێنەوە ورد ئەکرێنەوە و ئەرکەکە دابەش ئەکرێەوە بە هەمومان شانەخینە ژێرباری ئەم ئەرکە نیشتیمانی و نەتەوەیە ئەمە بە یەکێتی و پارتی بەتەنها ناکرێ پرسی ڕفراندۆم و دوایش پرسی سەربەخۆیی بەڕاستی ئەمە ئەرکێکی نیشتیمانی نەتەوەیی هەمەلایەنەیە و پێویستی بەوەیە نەک لە ناو وڵات هەموو هێزەکان لەسەری کۆبین بگرن لە دەرەوەی وڵاتی زۆرترین دۆست و پشتیوانی بۆ پیا بکەین ئەمە ئەسلی مەوزوعەکەیە گینا ئەمە لەسەر حسابی پەرلەمان نییە کاراکردنی پەرلەمان لەسەر حسابی بەرنامەکانی پێشوو نییە کە ئێمە هەموو لایەنەکان بە گەرمی مناقشەی لەسەرەکەین و لەسەر حسابی هیچ داخوازێکی خەڵکیشکە نییە بەعکسەوە ئێمە ئەڵێن بەڵکو ئەم کاری ڕفراندۆم دەستمان داوەتیە کردمان بە ئەولەویەت تەفاعولێک دروستکە ژینگەیەکی سیاسی باشتر دروستکە بۆ یارمەتین بە باخی کێشە ناخۆیەکانیشمان بەکارەکردنەوەی پەرلەمانیشەوە چارەسەر بکەین زۆر سپاس الرحمن لطوري بداية وداو دو بسارة مواصف بسارة كان بجنابه يعني جنابه بابتي رفراندوم متفسته وشارة سكتني كيشو كان لهذه الكردستان والله هندي الآن في أنواع كما دو بابتي جواز يعني هر براسي ما دو بابتي جواز يعني إلا أدوية شارة سري كيشو كان بته إن جارة رفراندوم بته كارك بته بسارة شو بجنابه دوي يعني أمان جي أم سباناني بارتي وكتي أو يك كودين جدا يعني ولا أنا سياسة كان دروس كان بو برسي مش برسي يعني خوانا خاصة غير أم يعني كودين جدا دروس نبو بابتي مش برسي شيء ده هذه الكردستان. والله بالنسبة ويمكن من باسم كلمة دزان كم شيء شو قلت منظور يعني ناقول جبري هم يعني شهر سر كين جاء وجار الفندق كين بلام هندي الشت وكل كوبنو كذا باسم كل في مواد شهر سر كذي أو خارنا واحد إيش اللي أنا كارك نوع برلمان و فرسي را فرسيج دبي ل برلمان ده برجع تستر بدري وبالتأكيد هو بهيستر دبي ولا یاسایی و قانونی شو هەروایە من پێمە ئەوشتانی کە ئێستا پەکمان لەسەریان کەوتووە بۆ ئەوەی بارودۆخێ ژینگەیەکی لەبار بینینە پێش کە هەموو لایەنە سیاسیەکان زۆر دڵگەرمانەوە خەڵک و جەماوەر بە خۆشحاڵیەوە بەشدار بێت لەو ڕاپرسیەدا پێویستە ئەوانە بکەین بەڵام بەتاکید دەزانم کێشە و گرفتی یەکەمان هەیە پێویستیان بە زەمەند دەکا و پێویستی بە کاتی فراوانتر دەکا بە ئەوان هەڵگرین بەڵام ئەوەی کە ئێستا دەکرێت ئێستا چارەسەر وڵامە کەم تقریبا مامۆستا زمنیان وڵامی دایەوە تەنها ئەوە ناڵێم کۆبنەکەی دوێنێ ئەم کۆبنانش بۆ بڵێن بە ئێمە بەڕاستمانەمانوێ ڕەفراندۆم بکەین لەگەڵ یەکێتیشمانی پارتی کۆبنەوە تایبوو ئێستا یعنی پێمان دەڵێن ئێوە بەچی میکانیزمی ڕێکخراندۆم دەکەن پەرلەمان لە کاردانیە بەستی بەرچی ئاسایی ڕێکخراندۆم دەکەن شدونی ئێوە باسیەوەدا کردو مامۆستا بەبێ لایەنە سیاسەکان زۆر باسی ئەوان دەکرد لەگەڵ بەڵدان ئێستا هەموو دەڵێ ڕێکخراندۆم بکرێت زوو قوتابەکە گۆڕاوە یاخود چۆن سەبارەت بە میکانیزم و ئانە ئێمە ئێستا باسمان کرد ئەمە سەرەتای کۆبنەوەکانمانە و دوایی کە کۆبنەوەکان تەوافقێکی نیشتیمانی لەسەر دروست بوو لەسەر هەموو جونکەکان بە ڕەفراندۆمیشەوە ئەو کاتە میکانیزمی کاتی چۆنێتی ئەنجامدانی کێ بڕیاری لێدا چۆن موافقەتی لەسەر کرد لەسەر ئەوانە لەگەڵ هەموو حیزبەکان بە یەکەوە ئەو مۆزوعانە ساغەکەینەوە بەنسبەت دیکتاتۆرێکتان لەگەڵ بەغدا بین ئێستا دەڵێن سەمانگە پێش ئێستا قسە لەسەرەوە بوو دەیانگوت لەگەڵ بەغدابوو باشە ئێستا ئەمن پێم وایە لەگەڵ بەغدا بوون خۆ تا بڕیاری سەربەخۆی دەدرێت تا دەبی بە دەوڵەتێکی سەربەخۆ تۆ لە چارچی عراق لەبەرەوە تۆ هەر دەبێت تەفاهم و لێکتێگەیشتن هەر هەبێت لەگەڵ بەغدا تەواصول و پەیوەندی هەر هەبێت بەڵام کە ڕیفراندۆمیش کرا معنای وان نییە ئۆتۆماتیکی یەکسەر بڕیاری سەربەخۆی دەدرێت بەڵام من پێم وایە بە قەناعەتی خۆم ڕیفراندۆمێک کە ڕاگەاندنی دەوڵەتی کوردی بە دوادانەیە شتێکی هاکەزاییە من لەگەڵشی هاکەزایی دانێت دەڵام ئەگەر دەیکەین باکەرتوکیشی تێدا بێ ناوچە دابڕێنەکانیشی تێدا بن ڕاپرسی بۆ هەمووی بکرێت و بەجددیش خۆمان هەڵ بگرین بۆ ئەو دەرەنجامانەی کە دێنە سەر ڕاپرسیەکە کە ئیشی لەوانە ڕاگەاندنی دەوڵەتی سەربەخۆی کوردستانە و ئەوەش لەبەر چاو بگرین چی دەکرێت لە لایەنی تورکیاوە ئێرانەوە نێودەوڵەتی لە بەغداوە
ئەو هەمووی لەبەر چاو ببین ئەو جار ئەو کارە آخر پرسیار جنێک کۆمونیتی هاوبەشدا دووەلارێکە بوو نیەتێکی شەکانی کوردی دنیا خۆشەبووی کە پارتیەشێکی دیسا بەنیان تاقی دیکەدارە بینەوە ساحەکان ئێوە دەتوانن دڵنیایی بدەنە هاوڵاتیان یاریی کوردستان ئەم لیژنەی هاوبەشە لەگەلارە سیاسەکان دەکەنە دەرەجەی بۆ چارەسەرکردنی هەموو ئەو دۆخە بەستەی کەداری کوردستانی و بەکارەکردنەوەی پەرلەمان و یەکلایەتیکردنەوە سێ کۆبنەوەمان کرد هەر سێ کۆبنەوەکە بە شێوەیەکی گشتی دڵخۆشکەرەیە لە سبەی دوو سبەی بەرنامەمانە بێ کۆبنەوە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان لەگەڵ پارتی سۆسیالیست و لەگەڵ بزوتنەوەی ئیسلامی و دوایی لەگەڵ تورکمانەکان مەسیحیەکان و لایەنەکانی تریش داهێنشین دیارە دوای هەموو کۆبنەوەکان شەنوکەوێکی یەکەین دۆخەکە ئەو کاتە ئەتوانین ڕای بگەێنین کە ئێمە چەند هەنگاو چوونێتە پێشەوە چۆن کۆبنەوەی گشتی لایەنەکانیش دەست پێ یەکەینەوە شارێکم هەیە ئەندامانی وەکیلی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ئەمڕۆ لە کۆنگرۆژ ناموسەکە باسییان لەوە کرد کە بەبێ پەرلەمانی کوردستان دەتوانن ئەم ڕێکخراندۆمە ئەنجام بدەن کاتی لە پەرلەمانی کوردستان یەکێک لە یاساکان هەیە کە دەڵێ پرسەی شتاری هەرێمی کوردستان دەبێ پەرلەمانی کوردستان یەکلای کاتەوە چۆن هێزی پێشمەرگە چوو بۆ کۆوانی ئێوەش وەکو یەکێکی نیشتمانی کوردستان هەمان بە پارتی دیموکراتی کوردستان مامۆستا ئێوە وێنەتان دەبێت لەو شانێک کە بڕیار وایە بچێت بۆ بەغدا قسە لەگەڵ بەغدا بکاتن ئێمە دوێنێ لە ناو کۆبنەوەکەش کە دانیشتین لە حەقیقەتە لەسەر چۆنیەتی چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکان جیاوازی بیرکردنەوەمان هەبوو لەگەڵ پارتی جیاوازی بیرکردنەوەمان هەبوو لەگەڵ پارتی بەڵام نەمانویست ئەم هەوڵانەی کە ئێستا ئیدەین پەکی خوێن لەسەر جیاوازیەکان و بە ئومێدیەوەی ئەم هەوڵانە زەمینە خۆشکە کە جیاوازەکانمان کەم بکە و پارلەمانیش لە سەرنجامە کارا بکرێتەوە ئەو شاندە کە بچێ بۆ بەغدا نوێنەری ئێمەی تێدا نییە بەڵام دیارە باسییان کرد بە ڕێزان کە لەوێ لەگەڵ ئەم فارسیۆنەکان دادەنیشتن پرسوڕا دەکەن من فاقی لەکێن پرسیارێکم بۆ بەڕێزمانە بەکار ئێوە چەند پرسوڕاوی لەمە بخنەوەی گۆڕان کردووە لە کاتێکدا ئێوە ڕێکەوتنامەیەکدا لەگەڵ گۆڕان هەیە کە لە 5 خاڵ پێک لە خاڵەکان بازراوەکراندون دەکات ئێوە ئەو ڕێکەوتنەوەی ئەو لیژێدان هاوبەش پێکردنەوە لەگەڵ هاتوون هاوبەشتان بەرگرتنی گۆڕان کردووە ئێمە نەگۆڕان پێویستی بەڕاوێژی ئێمەیە لەگەڵ لایە کۆبێتەوە نە ئێمەش پێویستیمان بەڕاوێژ هەیە لەگەڵ گۆڕان پێکەینەوە مومەوەیە ئەوەی ئێستا ئیکەین و لە ئایندە شایەکەین پێچەوانی ئەو ڕێککەوتنامەیە نەبێت کە لەگەڵ گۆڕان هەمانە لەو چوارچێوەیە بێ لە گیرامە ڕێک نەکەوتوین ئەوان هیچ نەجوڵێنی ئێمەش هیچ نەجوڵان ڕێککەوتوین هەمومان بەیەکەوە خزمەتی پرسە نیشتیمانیەکانمان بکەین و ئامانجە هاوبەشەکانمان بەدی بێنین بەشێک لە وڵاتانی بەتای بە دراوسیەکانی هەرێمی کوردستان بە بەغداشەوە لە دوێنەوە ڕاگەیاندووە بەتای بە تووشێ دژی ئەنجامدانی ڕێکخراندنەوە ئەوە لەلایەک کێ ڕایگەاندووە بەسەر وەزیران تورکیەوە بڵاوکراوەوە کە وە بڵاو کراوەوە یا ڕسمیە ڕسمی ئەڵێ پێم باش نییە لە ئێستادا هەرێمی کوردستان ڕێکخراندنەوە بدێت جگەلەوە ئەمریکا و رووسیا وڵاتە گەورانی جیهان ئێوە هیچ پێشوو بە قسەیەکتان لەگەڵ کردوونە آخر وەڵامە یەکەم حەزەکەم بۆ مێژوو من ماوەیەک لەمە بەر وەڵامی دوو کەناڵی تەلەڤیزیۆنی و ڕۆژنامەیەکی هەنگاریمدایەوە 96 ساڵە ئێمە خراوێنەتە سەر دەوڵەتی عێراق بە زۆر ئارزوی ئێمە نەبووە لەم 96 ساڵە هەرگیز بەقەد ئەم دوو ساڵە باسی سەربەخۆیی کوردستان لەگەڵ بەغا نەکراوە و بەغاش لە هیچ سەردەمێکە بەقەد ئێستا گوێگر نەبووە و ئامادە نییە گفتوگۆ لەسەر ئەمە بکە ئەمە دڵخۆشکەرەیە ئەگەر چی تایشە نەیان سەلماندووە ئەمە یەک دووەم سەبارەت بە نەسەلماندن نایسەلمێنن خۆ ئێمە کە پەرلەمانمان هەڵبژارد و فیدراڵیمان ڕاگەیان خۆ لە عێراقا حیزبێکی فاشی حاکم بوو خۆ عێراق و تورکیا و ئێران و سووریا وەزیری خارجەکانیان کۆبوونەوە بۆی ئەم فیدراڵی نەچێتە سەر سەرنجام و ئەمریکاش تەحەفوزیە بۆ ئەو کاتە سەرنجام ئێمە ئیسباتمان کرد ئەم فیدراڵیە ئەمن و ئاسایشی کوردستان و دراوسیەکانمان و بەرژەوەندی هاوبەشەکانمان باشتر ئەپارێزیە و ئێستا ئێمە پەیوەندیمان لەگەڵ تورکیا باشە پەیوەندیمان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران باشە پەیوەندیمان لەگەڵ عێراق باشە پەیوەندیمان کاتی خۆی لەگەڵ سووریا پێش ئەم ڕووداوە کارە سات بارانە خراپ نەبوو
پەیوەندیمان لەگەڵ تەواوی وڵاتانی دنیا باشەوە فدرال چوە دەستوری هەمیشەیی عێراقیشەوە قسەی ئێمە ڕاست دەچوو فدراڵەکەی ئێمە باش بوو یا کاردانەوەی نەگەتیفی ئەوان ڕاست بوو کە فدراڵیان قبول ناکرد ئێستا مەمنونن ئێمە باشترین پەیوەندی بازرگانیمان هەیە لەگەڵیان سنوور ئەتوانین بەقەت ئەوەی کە دەسەڵاتمان هەیە باش بپارێزین و پەیوەندی دوو هاتوچۆ هەیە ئاڵای کوردستان لە تورکیا لە سووریا هەڵەکرێ و زۆر تەبیعیە کە وەفدەکانی ئێمە سەرروکی ئێمە ڕۆ بۆ ئەوێ لەبەرەوە ئەمەی ڕاپرسیەکەش ڕفراندۆمەکەش بە دڵنیاییەوە وردە دەرەکەوێ بۆ دنیا کە ئێمە ڕاپرسی حەقی خۆمانە و تومەتی من 4 ساڵەمە بەر لە ئوردن کۆڕێکم هەبووە بۆ سەرۆکی حیزبەکان بۆ وەزیرەکان بۆ پەرلەمانتاریان لەوێ وتم وتیان ئێوە ئینفیساڵەکەن لە عێراق وتم ئینفیساڵ تومەتە باسی ئینفیساڵ مەکەن وتیان وتم بڵێن مافی چارەنووسان چۆن وەرەگرن قومیاتی ئێرە و حکوومەتەکانی ئێرە ئاخر قسەمەوەیە فێریەوە بوون کورد ئینفیساڵەکە یا نایکە نەخێر کورد مافی چارەنووس وەرەگرێ یا نایگرێ کەوتت ئینفیساڵ وەکو وایە من خاکی خۆم نەبێت و بە درێژایی مێژوو لەسەر خاکە نەبم و مافی دیموکراسیم نەبێت کە وتت مافی چارەنووس ئەو کاتە لە ڕاپرسیا دەرەکوێ ملەتەکە چ مافێکی چارەی خۆنووسینی ئەوێ بە پێی حەقە دیموکراسیەکان و زۆر سوپاسمانەکەن